بەڕێز دکتۆر پیربال ئەوانە هەمومان گوێ لێ بووە قسەکانی بەڕێزتم گوێ لێ بووە ئەوانەی لە تەلڤیزیۆن ئەوانەی لە وێبسایتەکان هەمویانم کۆ کرد هەمویانم بڵاو کردووە نقطەیەکم من بدوای دیگەڕم ئایا لە ساڵی 2005-2006 ینی لە ناوبەری تۆ و نۆشیروان مستەفا شتێکی ڕووی داوە نۆشیروان تێلەفۆنی لەسەر تۆ داخستووە و تەهدیدی جەنابەتی کردووە ئایا ئەوە ڕاستە یان درۆیە؟ ڕاستە لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە من ڕۆمانێکم نەشر کردبوو بەڵێ ئەو ڕۆمانە بە لێکدانەوەی ئەوان دژی یەکێتی نیشتیمانی بوو بەڵێ مام جەلال عەفوی دەرکرد لەسەر سەتەلایتی کوردستان خۆیان کورسات و لەسەر ڕۆژنامەی کوردستانی نوێ عفوی دەرکرد بۆ من کە محکەمەکەم لەسەر لاف بێ وتی نووسەر ئازادە ئەجا لە تەلەفۆن هەندێک قسەمان بوو لەسەر ئەو مەسەلە دەوکار نووسیروان و فعلا تەلەفۆنەکەی داخستەوە ئازادە هیچ گلەیەکم لێ نییە بۆ خۆی چ دەکا و چ ناکا بەڵێ ئەوە ڕاست بوو من ئەوان هێنەیەک نییە لە ڕۆژنامە نووسیمە لە ڕۆژنامەی ئاسۆ کاتیخۆی نووسیمە باشە ئەمە بۆ ساڵی چەند بوو؟ ساڵی چەند بوو؟ پەیوەندی بە ڕادەی بیرکردنەوە و دیموکراتەتی هەر شەخصێکەوە هەیە بەڕێز پیربال ساڵی چەند بوو؟ بەڕێز دکتۆر پیربال ساڵی چەند بوو ئەو شتە ڕوویدا دەتوانی ساڵەکەممان پێبێژی؟ ساڵی چەند بوو ساڵەکەی چەند بوو ساڵی چەند بوو؟ ساڵی 2000 بوو 2002 بوورە ساڵی 2002 بوو کە ڕۆمانەکەم نەشر بوو وابزانم ئەم بەزمەی باسی دەکەی تا کۆتایی ساڵی 2003 بوو وابزانم کۆتایی ساڵی 2003 نۆشیروان تۆی تهدید کرد یان 2005 ئەمەوەی ساڵەکەی بزانم والله تهدید نبوو قوربان تهدیدی نەکرد تەلەفۆنی لەسەر داخستەوە تهدیدی نەکردو ئێ باشە ئاخە بۆ دایخست ئاگادار بن تهدیدی منی نەکردووە باشە بۆ دایخست بۆ ینی سەبەب چی بوو ینی چی بوو سەبەبەکەی چی بوو کە تێلەفۆنی لەسەر تۆیە داخست ئەنجا بۆ پرسیارێک لەویش ناکەن خۆتان پرسیارێک لەوی بکەن بۆ دایخست لەوی بۆ پرسن بڵێ نەرێ ئەو تەلەفۆنت بۆ داخست ئێجا باشە خۆ ئەوە لە کاتی هەڵبژاردنە لە گردەکە نایەتە دەرەوە خۆ لە گردەکە نایەتە دەرەوە ئەمە پرسیار لێ بکەن هەر لە گردەکە نایەتە دەرەوە کاکە خۆ ئەماڵی وێران نەبێ بێتە دەرێ نایەتە دەرەوە کەی مشکلەی نا مشکلەی من نییە من ئەفرە هیچ مشکلەکەم لەگەڵ نەوشیروانی نییە و لەگەڵ هیچ کەسێکی دیکەش نیمە ئێجا باشە ئێوە ڕۆژنامە نووسن ڕۆژنامە نووسن دەبێ خۆتان بەدوای زانیاری دابگەن منیش ئەڵێم نازانم بۆ بەڵام ئاوا باسم کردی ئێجا باشە ینی تۆ تێلەفۆن لەسەر تۆدا داخرا تۆ نازانی تێلەفۆنەکە بۆچی لەسەر تۆ داخ باسی خۆشەویستیتان دەکرد باسی ڕزگاری کورسانتان دەکرد باسی ڕۆمان و نووسینتان دەکرد باسی نووسینتان دەکرد باسی خۆشەویستیمان دەکرد باسی خۆشەویستیمان دەکرد خۆشەویستی باسی خۆشەویستی معقولە باسی خۆشەویستی بێ من بێتەوە پەیوەندی پێغەمەوە بوو بەڵێ پەیوەندی بە ئەو گۆڤارەوە ئەتوانی ناوڕۆکی گۆڤارەکەیەک ینی جالال تاڵبانی دەیگوت ئۆکێیە نۆشیروان دەیگوت گۆڤار نەبوو کاکی خۆم گۆڤار نەبوو بەڵێ گۆڤار نەبوو ڕۆمان بوو چیرۆک بوو باشە ببەخشە ڕۆمان ببەخشە کاکە هەموو تاریختان بۆ بجێمەوە خۆشتان ئاگاداری خاڵەوە ئەس کرمانجم ئەس دەرەنگ خالیدم ماڵاتە توش هەنگی جایەکی تەحملات هەبە لەوە ئەس باشتان ناکەم سۆرانی ها بڕۆ پرسیارێک لا خوي بكابل طرفي مقابلي رأي ورقة نابي ميديا نابي تبي يقرأ ورقة يقرأ آن ورقة نبي الآن مقابلي يقرأ طرق سنة كلواني شكا عندي بكارة شركة بس السافر باشا جنابت بوچی تا او استشاره یعنی اوشت بلاوت کردوای ایما تتوانه لارشیوەکانە بدۆزنەوە یان او هیچ ڕۆژنامە و گۆڤارێک لە شوێنێک داهاتیە بلاو کردن او قسانی کە ئەو کاتە نۆشیروان لەسەر جنابت کردووە لە ڕۆژنامەکە
کتێبەکانی ئەو کاتە هەموو نەشر بووە بڵاوبوویتەوە و کتێبەکە دووجاران چاپ کراوە بینی ساڵی 2002-2003 ئەو حقیقەتانە هەموو لێرە نەشر کراوە. ئاکی زۆر باشە. بەڕێز دکتۆر پیربال ئێستا لەبەر هۆکاری ئەوەی کە لەبەرەوەی کە باشە بەڕێز دکتۆر پیربال یەک وشەی یەک تشتێکی زۆر بۆ من ئێستا گرنگ دەدەم هەوێ بزانم ئەو کاتێک کە نەوەشیروان لەسەر ئەو ڕۆمانە دیگوت چین لە ناوە ڕۆماندا هەبوو کە نەوەشیروان پێی ناخۆش بوو ئەوەیە کە لە ناوە ڕۆماندا چی هەبوو کە نەوەشیروان پێی ناخۆش بوو لە ناوە ڕۆمانەکە چی نووسرا بوو؟ ئەو پرسیارەش دەتوانم لەوێ بپرسم. کەمە ڕۆمانەکەم نووسیوە باسی مجتەمەعی خۆمم کردووە باسی کۆمەڵگە و وڵاتی خۆمم کردووە بە شێوەیەکی کە خۆم با دروست و ڕاستی دەزانم نازانم چێ تشتێکی پێخۆشە و چێ تشتێکی پێ ناخۆشە. هەر کەسە و شتێکی پێ ناخۆشە، هەر حەزبە و شتێکی پێ ناخۆشە، هەر جەماعەت و زۆرە کەسێکیش شتێکیان پێخۆشە. ئیتر من وا پێغەمبەر لێ توزانم خەڵکی پێخۆشە و چی پێ ناخۆشە. باشە بەڕێز دکتۆر پیربال من دەنگی ینی یەک گۆتاری جنابەت هەیە کە تۆ دەیژی باو ئاڵەیەی کوردستان سڕۆن دەخۆم کە لەگەڵ ئێوە ڕاستگۆ بم. لە کاتێک جنابەت گوت کە دەنگ بدەن بۆ سەرۆک بارزانی ئایا جنابەت ینی لەسەر ئەوەی کە دەتزانی نەوەشیروان مستەفا لەسەر کێشەکانی خۆت و نەوەشیروانت وا بیرێکە نەوەشیروانت بەدڵ نەبوو یان بەڕاستی پێت وا بوو مەسعود بارزانی گونجاوترە لە هەموو کەسانی ئەو کەسانی کاندید بە باوەری مە مەسەڵەی دێژن دکتۆر کەمال میراودەری کەسێکە ئاکادمیە ئەگەر دەسەڵات لە دەستی هەوا دەیتوانی باشتر لە کوردستانە بڕێوە بۆ جنابەت بە شێوازێکی دیکە بیرەکیت ئەتوانی چونکە تۆ کەسێکی ئاکادمیت بەڵکو دەتوانی بۆ من چی بڵێ؟ من لەو بارەوە وتارێکم نووسیوە بە ناوی پۆست ئۆپۆزیسیۆن لە ئەنتەرنێت و لە سایتەکان نەشر بووە بە ناونیشانی پۆست ئۆپۆزیسیۆن لە سایتەکان نەشر بووە و لە ڕۆژنامەی ڕوودا و کاتی دوای انتخاباتەکە بە 2 هەفتە نەشر بووە. تەواوی ئەو جوابانم لێرەدا نووسیوە لێرەدا بە پێویستی نازانم دووبارەی بکەمەوە بەڵام تەنیا ئەوە دەدەڵێم کەسێک ئەکادیمی بێ شەرت نییە هیچ کەسێک لە دکتۆر عەزەلی مستەفا ڕەسوول و معروف زردار و دکتۆر کەمال مەزهەر و ئەو نەوعانە ئەکادیمیتر نییە. ئەگەر مەسەلەی ئەکادیمیە بێ ئەکادیمیەت شتێکە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم شتێکی کرا. بەڵێ بەڕێز بریۆن ئەکادیمی نەبوو قوربان. بەڵێ ئەو ڕۆمانی جنابەت لە چۆ ئەتوانم بدۆزمەوە؟ ئەو ڕۆمانی جنابەت کە کێشە لەسەر ساز بووە لە چۆ ئەتوانم بدۆزمە زەحمە نەبێت؟ هەولێر لە شارەکانی کوردستان چاپی دووەمی هەیە ناونیشانەکەی بریتیە لە مولازم تەحسین و شتی تریش مولازم تەحسین و شتی تریش ئەمە ناونیشانی ڕۆمانەکەیە. ئایا لە ڕێگەی سەرچی ئینتەرنێتەوە باشە بەسەرچاو